تیوار ڕێککەوتنێکی نهێنی نێچیروان بارزانی و پەیامێکی نهێنی ئەمریکا ئاشکرا دەکات. ماوەی نزیکەی ساڵێکە هێرشە درۆنیەکان لە ئاسمانی هەرێم ئەنجام نەدراون و ئارامی بۆ ئاسمانی هەرێم گەڕاوەتەوە. هێرشەکان کە گروپە چەکدارەکانی عێراقی نزیک لە ئێرانی لە پشتەوە بوون کەم شەو هەبوو ناوچەیەکی هەرێمی کوردستان بە ئامانج نەگرن. هێرشە درۆنیەکانی گروپە چەکدارەکان و هەڕەشەکانیان لە سۆشیال میدیا بۆ سەر هەولێر و فڕۆکەخانەی هەریر و ناوچەی گرنگ و هەستیارەکانی هەرێم کاریگەری زۆری دروست کردبوو. بە جۆرێک ئەمریکا لە ڕێگای سەرۆکوەزیرانی عێراقەوە پەیامێکی ئاراستەی ئێران و گروپە چەکدارەکان کردبوو کە ئاسایش و ئارامی هەرێم بۆ ئەمریکا گرنگە و دەبێتە و هێرشانە ڕابگیرێت. بەپێی زانیاریەکان کە تیوار لە چەند سەرچاوەیەکەوە دەستی کەوتووە نێچیروان بارزانی لەگەڵ بەرپرسانیاران لە بەغدا و فەرماندەی سوپای قودس بە نهێنی ڕێککەوتنێکی کردووە تا ئەو هێرشانە ڕابگیرن بۆ سەر هەرێم. ڕێککەوتنەکەش بەو جۆرە بوو. ئێران هەر جۆرە نیگەرانیەکی هەبێت هەرێم ئامادەی وڵامدانەوە یان بەدەمەوە هاتن و هەماهەنگی ئەمنیە، بەڵام دەبێت ئەو هێرشە درۆنیانەی دەکرێتە سەر هەرێم ڕابگیرن. بەپێی ڕێککەوتنەکە گروپە چەکدارەکانی نزیک لە ئێران لە عێراق هێرشەکانیان بۆ سەر هەرێم ڕاگرتووە و بەو هۆیەوە ئاسمانی هەرێم جۆرێک لە ئارامی بۆ گەڕاوەتەوە.